لە سەرەتایە زۆر دوودڵ بووم سەرڕابینینی ئەو هەموو فیدباکە باشش لەسەری لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک، بەڵام دواتر بڕیارمدا بەشداری بکەم و بەشداری بکرد. خۆشبەختانە ئێستا سێ ئاستی کۆرسەکەم بڕیوە لە ئاستی چوارەمم و ئاستم زۆر بەڕۆپێشەوە هەست بە جیاوازیەکی زۆرەکەم لە چاوپێشووترا. ئەمەش دەرەنجامی ئەو ڕێخستە گونجاو باشەیەکەوە بۆ پرۆگرامە کراوە. لێرە جیاواز لە پرۆگرامەکانی تر، جیاواز لە کۆرسەکانی تر، تەنها یەک ڕێگانیە بۆ فێربوون. لێرە بە چەندین ڕێگای جیاواز تۆ ئەزموونی زمانی کیمیاکەی یەکێ لە ئەو ڕێگە هەرە کاریگەرانی کە زۆر سەرسام بوون پێی، ئەویش لە ڕێگەی خوێندنەوەی چیرۆک و ڕۆمانەوە تۆ ئەزموونی زمانی کیمیاکەی. ئەمەش واکات تۆ ئاشنابی بە کلتور و ئەدەبیاتی ئەو وڵاتی کەوا دەوێت زمانەکەی فێربی. ئاشنابوون بە کلتور و ئەدەبیاتی وڵاتێکیش واکات تۆ کەمتر هەست بە غەربی و کەمتر هەست بە نامەبوون بکەی کاتێ بۆ زمانە ئەدوێ، واکە حەزێکت بۆ ئەو زمانە بۆ دروست بێت و پرۆسەی فێربوونەکە خێراترەکات. و بۆیە من هەستم کرد ئەگەر لەسەرم بە چواردەورەکەمی بناسێنم ئاوات ئەکادیمی وەکو گەنجینەیەکە، گەنجینەیەک لە زانست و معریفە کە چەند زووتر پێی بگەی هێشتا درەنگە.